بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پرۆژەیەکی ناوەزە لە هەرێمی کوردستان ڕاگەیەنین بە پشتیوانی پەروەردگار و پێویستمان بە هاوکاری هەمولایەکە و سوپاسی دەستی و بەرهێنانەکەین کە هاتن بەدەم پرۆژەکەمانەوە. دیارە پرۆژەکەمان لەسەر ڕووبەری زەوی 50,000 مەتر دووجایە کە 72 پارچە زەوی لە خۆیەگرێ، هەر پارچە زەویەکیان بە ڕووبەری 700 مەتر دووجا. ئەم پرۆژەیە بۆ دروستکردنی کارگەیەکی زەبەلاحە لە هەرێمی کوردستانە بە پشتیوانی پەروەردگار بۆ ئەوەی کە بتوانین ئەو پێداویستیانەی لاشەمان هەیە بەرهەمێ بێنین بەبێ ئەوەی کە لە دەرەوە هاوردەیکەین. ئەو پێداویستیانەش بریتیە لەو پێداویستیانەی کە پرۆتین و ئەلبۆمین و ئەمینۆ ئەسید و پێکهاتەکانی خوێن و مادەی ڕیسایکڵ و ئەوەی کە لاشە پێویستێتی و ئەوەی کە خوێن ئەمێنێ و ئەوەی کە خوێن ڕوو نەکاتەوە و زۆر لە پێداویستیەکانی تر. و بە پشتیوانی پەروەردگار ئەمە ئەبێ بە یەکەم پرۆژە لەسەر ئاستی کوردستانە کە زیاد لە 50,000 بەرهەمێ بێت و زیاد لە هەزارەها کەس لەوانەیە مستەفید بن لە دەستی کارە لەم شوێنەیە بتوان دابمەزرێن و هەلی کاریان دەستکەوێت. دیارە پرۆژەکە بۆ خۆی زۆر لەمە گەورەترەکە من تەسەووریەکەم و جەنابتان بەبیرتان نادێ، بۆیە داوامان کردووە کە لایەنە پەیوەندیدارەکان بێنە سەرخەت لەگەڵمانە و ئەو سەرمایەدار و ئەو بەڕێزانەی کە ئامادەن لەم پرۆژەیە پاری خۆیان سەرفکەن و نەی بەنە دەرەوە و شتێکی بەسوود بۆ وڵات و بۆ نیشتیمانەکەیان بکەن کۆمان کردوونەتەوە و بە سوپاسەوە هاتوون بە دەممانەوە. ئێستا ئەچینە خزمەتی پرۆژەکە و پێکەوە لە نزیکەوە تاوتوی ئەم بابەت تاکەین. کاکتۆر ئەو شوێنی کە جەنابتان دیاریتان کرد بۆ ئێمە تابان 72 پارتی جیاوازە. ئێمە ئەو دێدلاینی کە بۆتان داناوین لە 1/6/2023 ئینشاڵڵا توانین بۆتان تەواو بکەین و تەواوی تەفاسیلی تەندەرەکە ئێمە لێرە هەموویمان بۆ نووسیون تەبەن بۆ گوشمەی کە ڕێکەوین لە سەرێتوان تەماشای بکەن. فەرموو. دەستەکانتان خۆش بێ، ئەمە شتێکی زۆر جوانە، بەڵام من بە گومانم لەوەی کە بتوانن لەو کاتەیە تەواوی کەن، چونکە ئەو پرۆژەیە زۆر لەوە گەورەترەکە تەسەووریەکەن. ئەوەی کە ئێمە ئەمانوێتیایە پرۆژەیەکی زۆر لەوە گەورەتر و زۆر لەوە زەخمترە. پێم وایە ئەمە لە کوردستانە هەتا ئەتوانم بڵێم لە سەرانسەری جیهانە یەکەم پرۆژە و تاکە پرۆژە ئەبێ بۆ قووەتەوە بۆ زەخامەتە. کاکتۆر جان تەبان ئێمە خۆمان بەتەنها ئەم مەشروعا گەورەیە لە ڕاستیە ناتوانین هەموو پرۆژەکە تەواو بکەین. کۆمەڵێک شەریکی ئەجنەبی هەیە لە دەرەوە کە پێشتر ڕێکەوتنمان کردو لەگەڵیانە لە مەشارعی زۆر عیملاق و گەورەیە ئیشیان کردووە، بە هاوکاری ئەوانیش دڵنیا بن کە ئەتوانی لەو کاتەیە بۆتان تەواو بکەین. دیارە جەنابتان ئەرکتان کێشاوە بەخێر بەسەر چاومان وەکو کۆمەڵێک بەڵەندەری دەستپاک و کۆمەڵێک ئەندازیاری خاوەن پسپۆڕی و خبرە لەو بوارەیە بەخێر بەسەر چاومان. ئەوەی کە ئێمە ئەمانوێت عەرزی جەنابتانی کەین ئالێرانەیە ئەمەیە خۆشەویستەکانم، بۆ ئەوەی کە پیشانی جەنابتانی بین کە تەنها تەقلیدکردنەوە و دروستکردنی هاوشێوەی ئەندامێکی ئینسان پێویستی بە چییە؟ بەو هەموو ڕووبەرە زەویە، بەو هەموو خاوەن پسپۆڕیە، بەو هەموو بووجە زەبەلاحە. ئێمە ئەمانوێت ئەلێرەنەیە شتێکی گەورە، شتێکی گەورەتر لەوەی کە بە هەموو ئەو کۆمپانیایانە ناکرێ ئەگەر هەموو دنیای بۆ کۆبێتەوە. ئێمە ئەمانوێت باسی جگەرتان بۆ بکەین ئەمڕۆ. ئەم جگەرە کە خوای گەورە بۆی خەڵق کردویت کەوتۆتە بەشی ڕاستی سکی ئینسانەوە. ئەم جگەرە گەورەیەکەی لەوەدایە بەڕێزەکانم کە بەس خۆی 300 ملیارد خانەیە. ئەم خانانە بە شێوەیە دابەش بوون ئیشی خۆیانەکەن و هیچ شتێکیش لەسەر دنیاە ناتوانێ هاوشێوەی ئەمە ئیش بکات و هیچ کارێکی جگەریش هەتا ئیستاکێنە ناتوانرێت تەقلیدی بکرێ یاخود کۆپیەکەشی دروست بکرێ. بۆیە بەڕێزەکانم حەزمان کرد ئالەمە تێبگەین جگەرێک بە حەجمی چیلۆ نیوێک
لەم ئینسانەیە کە دووەم ئەندامی لاشەیە دوای پێست دوو جۆر خوێنی بۆچێ تاکە ئەندامە کا پێوتێ دووەڵ بڵە سەپلای بۆچێ خوێنبەریشی بۆ ئەچێ خوێنهێنەری بۆ ئەچێ باشە با پرسیارکەین بزانین بۆچی خوێنهێنەری بۆ ئەچێ خوێنهێنەرەکە هەرچی خۆراکە کە لە ڕیخۆڵە و لە مەعیدە و لە شوێنەکانی ترەوە حتا لە کۆڵۆنەوە مژراوە بە ئیجباری ئەبێ بە فلتەرە تێپەڕ بێ فلتەرەکەش جگەرە ئەگەر بایپاسی جگەر کرا ئەو کاتە کاریسە لەسەر مێشک ڕۆدا بۆیە ئەوەی جگەر قبوڵی نەکرد قبوڵ ناکرێ ئەو کەسانی کە چوو بوون بۆ بەریتانیا داخڵی نیشتیمان و داخڵی خاکەکەی ئەبیت لە مەتارا نووسراوە UK بۆردر یعنی سنووری بەریتانیا بۆ ئەوەی کە گەڕایتەوە لەو سنوورە گلەی نەکی بڵێ چوومە بەریتانیا و دەریان کردم ئەم جگەرەش ئاوایە کە خوێنەکەی بۆ ئەچێ هەرچیەکی بەدڵ نەبوو یەک لەسەر 2000 ئەوەی کە بەدڵی نییە ئەی کاتە دەرەوە تەسفیە کات و بۆی نیە تێپەڕ بێ ئەم جگەرە بەو زەخامەتیە بۆری خوێنەکەی بۆری خوێنهێنەرەکەی ئەو بۆریەی کە لێی دەرەچێ بۆ دڵ بە شێوەیە کە سوبحان الله کە هیچی تێکەڵی هیچی نابێ خۆی یەک پارچە خوێنە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم أحلت لنا مەیتەتانی وەدەمان دوو خوێنمان بۆ حەڵال بووە یەکێکیان جگەرە ئەوی تریشیان سپڵە هەمووی خوێنە بەڵام هیچیشی تێکەڵ نابێ وردەکاریەک لەناو ئەم خوێنەیە کە ئەم خواردنە دێت تەسفیە ئەکرێ ئالێرانەوە خۆشی بۆریەکی تر بۆ خۆی ئیزافە ئەکا کە پێوترێ بۆریەکانی زراو بۆری ئەمیش تێکەڵی هیچ نابێ سبحان الله ئەو مادەی کە پێوترێ خڵتە ئەو پانتەی کە پێوترێ خەوش ئەو مادەی کە پێوترێ کۆلیسترۆڵ لە لەشی تۆیە ئەبێ دەرچێ ئەم ڕیسایکڵێ کات هەندەسە جوابی ئەم پرسیارم بنەوە ئەیکا بە مادەیەکی تر ئەیکا بە کۆمەڵێ مادەی سوود بەخش بۆ ئەوەی کە جارێکی تر حەزمی خواردنی پێ بکرێ هەرسی خۆراکی پێ بکرێت و ئەی ڕژێنێتەوە سەر دوانزەگرێ و ئەلێوە ئەو خواردنانی کە پێویستە بە تایبەتی چەوری هەزمەکرێ بۆیە ئەگەر ئەمە نەبێ ڤیتامین کەی هەزم نابێ و هەرز نابێ و نامژدێنە ناو لاشەیە بۆ ئینسانەکە تووشی خوێنبەربوو نەبێ بەڕێزەکانم گەورەی ئەمە لەوەدایە ئەم ئەندامە بەسیتە کە لێرە خوای گەورە دروستی کردووە موادی خامی تایە خەزنێکە پێویستی بە ڤیتامین ئەیە پێویستی بە ڤیتامین کەیە پێویستی بە ڤیتامین دیە پێویستی بە ڤیتامین B12 ئەمە هەمووی لە لاشەیە خەزنەکە پێویستی بە ئاسن و بە مسیشە هەموو ئەمانە لە ناو ئەم شوێنەیە خەز نەبن بۆ کاتی پێویست واتە خەزانێکی گەورەیە گلایکۆجین لە ناوخۆیە خۆشەویستەکانم گەورەی ئەم ئەندامە لەمەدایە کە کۆمەڵێ مواد لە ناو خۆیان خەزنەکە بۆ کاتی پێویست وەکو ڤیتامین A ڤیتامین D ڤیتامین B12 ئاسن زینک کەپەر هەموو ئەمانە ناو ئێرانەیە بۆ کاتی پێویست خەز نەبن گلایکۆجینێک بە حەجمی 100 دانە گرام لێرانەیە خەزنە وەکو پاوەڕ بانک وایە لە کاتی ڕۆژوە کارەباتەیەتی و تااقەتەیەتی ئەبێتەوە بە گلوکۆس هەر کاتێک گلوکۆسیش بەرز بوو ئەیگۆڕێ بە گلایکۆجین سبحان الله یەک کۆمەڵ ئەنزیمی تایە جگەر لە یەک کاتە لە یەک کاتە 500 دانە ئیش ئەکات بە درێژایی 24 سەعات کاتی ئیشکردنی ئەم جگەر یەکسانە بە 24 لەسەر حەوت بە درێژایی تەمەن ئیشەکات و کارەکات لە ماوەی تەمەنی توێیە زیاد لە 21,000 لیتر بەس ڕژێنی زراوە بۆ دەرەکە کە بەر دروستە بێ لە ڕێنای دکتۆرەکانمان چیمان بۆکەن بەسە لە تورەکی زراوەکە و بۆ لابن بە بەردەکانەوە ئەی دکتۆرجان ناتوانانی بەس بەردەکان دەربێنی تو تورەکە کە بێڵی تو نەخێر ناکرێەوە نەوەڵا لایە بم سبحان الله ئەم جگەرە بم بەسیتیە هیچ کەسێک ناتوانێت هاوشێوی جگەر دروستکە ئەگەر جگەر لە ناو چوو یاخود نەما یاخود لە ئیشکەوت ئەبێ پاچەیەکی ئینسانێکی تری بینێ بۆ ئەوەی کە هەردووکیان بە دوو جگەری طبیعی بژین ئەگەر جگەر لە ساڵ 25 مایەوە ئەتوانێ هاوشێوەی خۆی دروست کاتەوە عەجیبەکە لەمەدایە بۆ چونکە ئەم جگەرە معەڕەزە بۆ هێرشەکانی دەرەوە چونکە لەگەڵ ڕیخۆڵە و لەگەڵ شوێنەکانی ترە کۆنتاکتی هەیە چونکە هەرچی دەرمانە بێ بێرانەیە تێپەڕ بێ هەرچی جگەرە و هەرچی عەرەقا بێ بێرانەیە تێپەڕ بێ هەرچی مەوادی خەوتەیە بێ بێرانەیە تێپەڕ بێ لێک دقەیە 1 لیتری و نیو بەس خوێنی بۆ ئەچێ لەبەرەوە بەردەوام ئەمە خەریکی تەسفیەکردنە بۆیە زوو لە ناوەچێ خانەکانی زوو ئەمرن بۆیە بێ قابلی خۆچاکردنەوەش بێ سبحان الله یعنی وەرشەکەشی لە ناو خۆیایەتی
لا إله إلا الله. ئەگەر جگەر هەر کاتێک داد بە ئینسانێکی تر هەردوو ئینسانەکە بنەوە بە خاوەنی دوو جگەری طبیعی چونکە حەجمەکەی گەورا بێت و کۆمپنسیشنەکە. ئەمە عەزەمەتی ئەم جگەرەیە. هەر بەکتریایە بێتە ناو ئەم شوێنەوە بێوێت تێپەڕ بێ بەناو بۆری خوێنەکانە، بەناو سنوورەکانە و پاسپۆرتەکەی جوازەکەی ویزەی لێ بدرێت و تێپەڕێ بەناو خوێن. ئەلێرە فەیگۆسایتی هەیە، مادەی دژەتەنی هەیە کە بەکتریاکانەگرێت و ڤایرۆسەکانەگرێت و میکرۆبەکانەگرێت، نایڵێت تێپەڕ بن. جگەر عەجیبە، فلترێک و پاسەوانێکی گەورەیە. بۆی ئەڵێن جگەر یەک ئیشی نییە خۆشەویستەکەم، 500 دانە ئیشی هەیە لە ناو ئینسانە بۆ ناچالاکردنی یەک مادەی زیان بەخش. لەوانەیە زۆرجار پێویستی بە 50 دانە ئەنزیمە بێ هەتاوەکو بتوانێت یەک مادە، هەتاوەکو بتوانێت ئەمۆنیایە کە زیان بەخشە بۆ گۆڕێ بە یوریا، هەتاوەکو بتوانێت لاشە لە خڵتەکانی لە خەوشەکانی پاکاتەوە. بەڵێ بەڕێزەکانم، ئەم مادەیە هاوکات دەتوانێت لەگەڵ هەموو ئیشەکانی خۆیان توانێت مەوادی خام دابینکە بۆ دروستکردنی پرۆتین لە ناو لاشەیە کە هیچی بەبێ ئەمە نابێت. گرنگترینیشیان ئەلبۆمینە کە ئینسان ناتوانێت بەبێ ئەمە بژی و بەردەوام بێ ژیانی. بۆیە بەڕێزەکانم، ئەمە لە بیدایەتی کۆرپەرەزانیەوە لە ناو سکی دایکتا دەست بە ئیشەکات و گەورەیە. ئەزانی ئەم جگەرە حەجمی چەنە؟ لە ناو سکی دایکە 1 لەسەر 8 لاشەیە بۆ چکە خوێنێ بۆ دروستەکە. بیدایەتی هەفتەکان هەتا مۆخی خوێن و هەتا شوێنەکانی تر فریاکەون ئەم دەستی خۆیەوە شوێنێ خوێن دروستەکە بۆی کە مناڵەکە بژی. بۆیە بە مناڵەکانمانەڵی جگەر گۆشەکانمان الله ئەکبەر هەموو ئەمانە جگەریکە چەند خۆشەویستە. بەڕاستی ئەمە هەقا پێی بۆ وترێ جگەر گۆشە، ئەمە هەقا پێی بۆ وترێ جەرگمان. ئەمەیە کە جەرگەکەمانی پاراستووە لە ناو سکی دایکیە بەویستی خوا. ئەمەیە کە خوای گەورە وەکو ئەسبابێ بۆی دروست کردوین وەکو مانەوەی خۆمان. ئەگەر ئەمە نەبوو واللهی ئەو مەساحەی کە باسمان کرد ئەو 50,000 مەتر دووجایە بەس خەیاڵە. واللهی هیچی لە ئیشەکانی جگەر پێ ناکرێ. جێ خۆی نییە بۆستین، جێ خۆی نییە تێڕامێنین. زانی ئەم جگەرە خۆی خوێنە و ئەزانی ئەم جگەرەیە کە نایڵێ خوێن لە لاشەیە بمەیە بۆ ئەوەی کە تووشی جەڵتە نەبین. یعنی ئەگەر شوێنێکمان ببڕێ تووشی نەزیفە بین نەخێر. 13 کاسکێت هەیە بۆ ئەوەی کە ئینسان تووشی خوێنبەربوون نەبێ. 1 دانە ئەکتیڤ بوو خوێن ئەمەیە نەخێر، ئەبێ دووەمیش ئەکتیڤ بێ، ئەبێ سێمیش ئەکتیڤ بێ. واتە ئەم ژوورە ئیمزایەکە چێ بۆ ژووری دووەمە تۆش ئیمزای کە ئەو میسانە خوێنی بەربووە زوو ئەبێ خوێنەکەی بۆ بگرسێنینەوە. هەموو خەپلەکانی خوێن، هەموو فایبرینۆجین، هەموو یەکەوێتە ئیش. 13 دانە ژوور ئیمزا لەسەر ئەمە ئەکا بۆ ئەوەی کە خوێنێ بگیرسێتەوە نەبادا بەغەڵەت یەکێکیان خوانە خواستە لە دەستی دەرچێت و ئینسانەکە تووشی جەڵتە بێ. ئەم ئیمزایەکە موافقی کرد ئەبێ مەسوولی ئەو دیژ ئیمزایکە ئەبێ 13 دانە موافقە 12 دانیان جگەر دروستیەکە 12 دانە ژووریان لە ناو جگەریایە. الله ئەکبەر سبحانەکە ما خەلقتە هذا باطیلا. خوای بەخوا ئەمەت بەگاڵتە دروست نەکردووە. لێک کاتە خوێن شلە کاتەوە هیپارین دروستەکە بۆ ئەوەی کە خوێن کڵۆت نەکا. لێک کاتیشە خوێن ئەگیرسێنێتەوە لە کاتێکا تووشی نەزیفە بین. ئەمە چییە؟ ئەمە چی عەجیبیەکە؟ ئەمە چی گەورەییەکە؟ ئەمە بە چی ئەکرێ خۆشەویستەکانم؟ بەخوا بۆمان دروست کردیان فاکتەرانە. هیمۆفیلیا ئەوەی کە پێڵێن فاکتەری 8 نوقستانە. بەردەوام دکتۆر و ئەم سەر و سەر بە دیارێون و خەستەخانە و ئەم هەموو فحوساتە بۆ ئەوەی کە تەنها ڕێژەکەی بەرز بکەینەوە لە کاتی خەتەنەکردن و لە کاتی پرۆسەیەکی جراحیە بەس تووشی ئەوەی کە پێوتێ هیمۆفیلیا بەس فاکتەر 8 نوقستانە. 1 دانە لەوانە لە کاتێکە ئینسانەکە لەوانەیە نینوکی کا خوێنی بەربێ بە بەسیتترین پرۆسیجەر ئەم مناڵە خوێنی بەرەبێ. جاوەرە ئەم هەموو دەرمان و ئەم هەموو پلازما و ئەم هەموو شتە لە خوێنی ئینسان یان لە خوێنی حیوان بگرە بیە بەم ئینسانە بۆی کە بەس خوێنی. ئەمە یەک فاکتەر لە فاکتەرەکانە. ئەوانی تر بە هیچ قەرەبوو ناکرێتەوە. بۆیە خۆشەویستەکانم جێخۆیەتی یەک تۆستی ڕامێنین لەم ئەندامە جوانە. وەڵڵاهی کە بە نازور داخلی ناوسکی ئینسانە بین ئەوەندە گەشت و جوانە. سبحان الله عەلی خوای گەورە بۆ ئەوی دروست کردووە
نەک بۆ ناوسک ئەڵێ بۆ دیمەنێک و بۆ تابلەیەکی زۆر جوانی دروست کردووە ئەو نەجوانە بەس حەزێکی بە کامێرەکە سەیری کەیت ئەو نەڕەنگێکی جەرگی خۆشمان پێڵین جەرگی ئەو نەڕەنگێکە بەس حەزەکەی سەیری کەپسولەکەیکی بەس حەزەکەی سەیری باق و بریقەکەیکی هیچی پێوە دیار نییە بەڵام کاری سەرڕۆدا ئەگەر شوێنێکی برینار بوو ئەگەر خوێنێک ڕۆیشت و نەگیرسایەوە بۆ چونکە خۆی دکتۆرە و خۆشی چارەسەرکەرە لەبەرەوە خوا بکەم برین و نەخۆشیەکەمان نەگاتە ئێرە لە کاتێکا سەرەتان نەگاتە جگەر پەنا ئەگرن بەخوا ئەڵێن دەست لە ئینسانەکە بشۆ هەتا نەگەیشتە جگەر پێمانەوت ئەلحەمدولیلا بڵاو نەبووتەوە بەڵام کە گەیشتە جگەر ئەڵێن تەواو کۆتاییات هەموو شتێک کۆتاییات پەنا ئەگرن بەخوا بۆیە بەڕێزەکانم خوای گەورەمی پێداویت بەچی ڕەتێنی بەچی وشکەکەیتەوە بەچی تۆشی مۆمیام کردن و تووشی تەسەڵوبیەکەیت بارەق ئەزانی جگەر خۆیەکە بە قوربانی تۆ ئەو هەموو عارەقی کە ئەخورێ ئەو هەموو مەشروبەی کە ئەخورێ ئالێرانەیە گلێیاتەوە و شەڕی لەگەڵاکا و خۆی تووشی فایبرۆستەکە و تووشی بە شەمەعبوون تووشی بە مۆمبوونە بێت دوایە بێژگەرەکە بگۆڕی ئەزانن ئەو خۆیەکا بە قوربانی تۆ خۆیەکا بە قوربانی عەقڵێکی داخوراوی تۆ کە ئەڵێ مەیکە کورە مەکە کورە سەرپێچی خوا مەکە کورم بۆ ئەوە دروست نەبووم دواتریش کە هەر ئەیکەیت بە ئەمەکی خۆی هەر پارێزگاریت لێ ئەکا چەند پاسەوانێکی عەجیبە دەستی لێ بەرنایە بڵێ تۆ سەرپێچی کردووە و منی شەقم نییە بەسەرتەوە تۆ بەجێی منی نەکرد و منیش بەجێی تۆ ناکەم نەخێر ئیشی خۆی بە جوانترین شێوە ئەکات بۆیە بەڕێزەکانم ئەمەیە کە ناتوانانی استیغنای لێ بکەین ئەمەیە کە زەختی خوێنیشی لە ناو لاشەیە ڕاگرتووە وەزانم زەختی خوێن لەگەڵ گورچیلەیە بە تەنسیق ئەمان ڕایانگرتووە ئەگەر کاتێ زەخت بەرز و نزیم بکە ئەمان ئەنجیۆتەنسین و ڕێنین و ئەمانە چالاکەکەن بۆی کە بتوانن فشاری یاشە ڕاگرن بەم ئەڵێ چی بەم شاکارە ئەڵێ چی ئەمە یەک کۆمپانیا هەوڵی داوە تەنها قەباغەکەی لە پلاستیک دروستکە بەڵام زۆر بەلامانەوە جوانە ئەی ئیشەکەی بە کەس ناکرێت ئەی تاکە ئیشێکی دیسان بە کەس ناکرێت ئەی چارەسەر تەنها نەقڵکردنی جگەرە لە ئینسانێکە بۆ ئینسانێکی تر فول ستۆپ لا إله إلا الله بۆیە خۆشەویستەکانم ئەم جگەرە یەکێکە لە نەخشەکانی خوا یەکێکە لە بەڵگەکانی دروستبوونی ئینسان هەموو ئەمەش لە چی دروست بووە لە یەک نوتفە و لە یەک تنۆک ئاو بێنە بەرچاوی خۆت تنۆکی ئاو لە هەمومانە هەموو ئەمانی بۆ دروست کردوین یەکێک لەمانە چ دەرە ئەفەلا تبصیرون ئاخۆ نایبینن دیزاینی شارەکان جیاوازن شارمان هەیە شاری نیشتەجێبوونە شاریش هەیە شاری یاریە شارمان هەیە شاری پیشەسازیە شاریشمان هەیە شاری پزیشکیە ئەوەی کە جیاوازە لە جگەرە هەموو ئەم شارانەیە تەنها بۆ یاری دروست نەبووە خوای گەورە وای دروست کردووە کە ئەفەحەسیبتم ئەنەما خەلەقناکم عەبەثە وأنكم إلينا لا ترجعون ئایا وازان بۆ گاڵتوگەب دروستمان کردوون و بۆ لای ئێمە ناگەڕێنەوە بۆیە ئەگەر سەیری هەر یەک لەمانە بکەین ئەم شارانە جیاوازن و هەر یەکەیان لە شوێنێک و پەیوەندیەکیان پێکەوە نییە بەڵام تاکە شوێنێک کە هەم شاری پزیشکی بێ هەم شاری پیشەسازی بێ هەم شاری خەزن و نیشتەجێبوون بێ تەنها جگەرە کە ئینسان ناتوانێت لە یەک لە خزمەت گوزارەکانی ئیستیغنا بکات کە هەمووشی بە فری بۆمان دابین کراوە بۆیە پەروەردگارە فەرمێت وئین تەعودوا نعمەت الله لا تحصوها ئەگەر نیعمەتەکانی خوا ببژێرن تەواوی ناکەن و ئاماری ناکەن
نەخێر ئەگەر یەک نیعمەتی خوا ببژێرن ئەوە ئاماری ناکەن. السلام عليكم ورحمة الله وبركاته.